ڕۆژگارێکە من چاوەڕێی خێڵی جێستانسیێوەمە زەمانێکە بۆ دەسووتێم لە دووری تۆیە بێوەمە ڕۆژگارێکە من چاوەڕێی خێڵی جێستانسیێوەمە زەمانێکە بۆ دەسووتێم لە دووری تۆیە بێوەمە لە دووری تۆیە بێوەمە لەی زستانیش بەسەر چوو بەفریتی ئاشتوایەوە لەی زستانیش بەسەر چوو بەفریتی ئاشتوایەوە سەبەب چی بۆ بەهاری شاد خێڵە سات ناگەڕایەوە سەبەب چی بۆ بەهاری شاد خێڵە زات ناگەڕایەوە خێڵە زات ناگەڕایەوە پوشم شاڵێم تا درەنگی شەو هەرمەینەتەم هەر زەفایە شویستم شاڵێم تا درەنگی شەو هەرمەینەتەم هەر زەفایە دێوانەشەم منم ئەوڕۆ حەسرەت چێشەم کەی ڕەوایە دێوانەشەم منم ئەوڕۆ حەسرەت چێشان کەی ڕەوایە حەسرەت چێشان کەی ڕەوایە لە قورباتی عاشقی تۆیە خەم بە سەرما و ساڵتر بووە لە قورباتی عاشقی تۆیە خەم بە سەرما و ساڵتر بووە شەراب لاهی هەناسم خەستر بووە و تاڵتر بووە شەراب لاهی هەناسم خەستر بووە و تاڵتر بووە خەستر بووە و تاڵتر بووە دەنگتان نەرزێ بەرەکەت بکوێتە دەنگتانەوە. سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و گەڕیان میدیا لە بەرنامەیەکی دیکەی تایبەتی جەژنانەدا لەگەڵ ئێوەی بەڕێزدا دەبین. ئەم جارەیان جەژنانەی ئێمە
ئەم هونەرمەندە باش و دەنگ خۆش و دەنگ زۆڵانن کە لە ڕابردوودا خزمەتێکی باشیان بە کورد و کوردستان و ڕەسەنایەتی کورد کردووە. جەژنانە لەگەڵ ئەماندا بەسەر دەبین لە یەکەم ڕۆژی جەژندا ئێوەش لەگەڵمان بن و مامۆستا ئومێدی نەی وەکو هونەرمەند و ژەنیار و مامۆستا هەڵوێز وەکو باڵەبان و مامۆستا دارکۆ وەکو کیبۆرد و مامۆستا بابان وەکو زەرب کاک جەزاش ئەمڕۆ پێشکەشکارە لەگەڵمانە. سپاسانەکەم سپاس بۆ جەنابتان. پیرۆز بێت جەنابتان. بینەران هەردوو کەناڵەکە پیرۆز بێت. من خۆشحاڵم کە لەگەڵ هاوڕێ دیێرین مەڕۆ یەکەم وەکوە جەژنانێکی جوان بێ لە ئێمە کامڕۆ پێشکەشکرا بێ. ئەمیش جارە جەژنانەی خۆی پێشکەشی هەموو بینەران و بیسەرانەکە بەڵام مای خۆشحاڵیە ئێمە زۆر دەمێکە بەڕاستی یەکترە ناسن لاپمان بۆ دانابوو بەڕاستی کاکە دیمە پێوە نابوو وەزم سپاس بەخوا پێوە بوو ئەم جۆژنێ ناوانەی یاخواشیان بڵێ کاک جەزا لەوی کەشیان نابمەوە خۆ تەبیعەتی من نەزانی دیلمانجیان بەز منونی کاگومێت تەواوبوونی نییە مشکلەکەیەوە ئەگەر لە ناوەڕاستی بەرنامەکە هەردوو شتێ بیجێڕینەوە با حەزەکەی لەگەڵ کاگومێدی شاکاگومێت جەژنانەیەک و جەژنە پیرۆزەیەکی خۆ بۆ دەست بە قسەکەین. منش بە نۆری خۆم پێزبایی جەژن لە سەرجەم کوردستانیانەکەم لە چوار پەچی کوردستان لە هەشت شوێنێکی دنیا لە ئەم خۆشەویستانە و لە جەنابتان و لە بینەرانی تەلەڤیزیۆنەکانتان هیوادارم هەموو کاتێکتان جەژن و خۆشی و هیوادارم هەموو کەسێک دڵ ئاسوودە و دڵخۆش و سەرفراز بێ لەم جەژنە خۆشەیە و لەگە سوپاس بۆ تۆش و بۆ خۆشویستان. مامۆستا ئومێد ماشەڵڵا جوان داخەڵ بوون بە دەنگە زوڵاڵەکەتان جۆش و خۆشێکتان بە دەستپێکی بەرنامەکە و بە جەژنەکەیە. دڵە هەڵبەت بە ئازایی ئەم خۆشەویستانە بێگومان مامۆستا هەڵبەس مامۆستا بابان و مامۆستا دیارکۆ باشە با پێش ئەوەی بچینە سەر جەژن و جەژنەکانی ڕابردوو ئەوانە دەستپێکی هونەری جەنابتان بۆ کەی دەگەڕێتەوە تا بە نەزانی دێرینیت کاکەەوە حاشا هەڵ نەگرە بەزمەکەی کاعلی هەگاک دەزە 2 ساڵە بەڵاو پرسیارانمان زۆر جاباوەتەوە باشە لەگە کاکزای ئەمە هەردووکمان مناڵ بین لەگەڵ تەمەنەکە گرنگە ینی بۆ ئەوانەی کە دێنێ نامانێت ئەغە من لێرەوە ئەمە تەمەنەکە گەژ من ئەڵێم 2 تۆ زەر 20 خۆی دەرچ. باشە کاگومێت باسی جەژن ما بۆ کە جەژنی جاران و جەژنی ئێستا و خۆشیەکان و ینی ئەو شتانە لە ڕابردوودا چۆن بوو ئێستا چۆنە بە تایبەتی لەلایەنە هونەریەکەەوە ئەگەر باسی من جیاوازێکی وا نبینم لەبەرێمە لە جەژنەکان هەرا مەشغوڵ بین نەزانم خەڵک چی ڕاستە جیاوازێکی وا نبینم تر هەر خەڵک چۆ بۆ ماڵان و گەرد نازایی کردو و ئەگەر یەکێ دڵی یەکێکی ڕەنجان بێ ئاشتی کردوێتەوە ئیتر خۆ جەژن هەرەمە بۆ ئیتر وەکو خواردنیش هەر قەیسی و برنج و فاسۆلیا و حەز لە کامیان بوو بۆ کامیان قەیسی و فاسۆلیاکە ئاڵێن وڵای جا خۆی حەزی لە فاسۆلیانە بە کورد نیوە وەکو مشکی جامانەکەی لاتوە ئیتر تۆ بەڕاستی قەلیش ناگۆڕێتەوە بە مشکی مەسلحەی گۆڕێتەوە گازە وڵی کاکە دیلمانجان ناکسیکردێت وڵی ئەز لە کامیانە وڵک ئەوە لە کامیان هەڵبەز منەوە زۆرە لەبەرەوە تۆزە کاگومێت بەڕاستی بە قسە خۆشەکانی بەناوبان ڕاستە هیوادارم مەسەلەن ئەگە بیرەوەریەکە بێ بۆمان بجێڕێتەوە گەر تۆ یارمەتیم بین بەڵێ شتەیە لە بینی خۆشمان لەگەڵ هونەرمەندانە لەگە کاک محەممەد بیرەوەری زۆرە لەگەڵ وەڵی خۆم بجێڕێتەوە پێم خۆشە. لە کاک جەزا بەرنامەیەکمان هەبوو لە ڕاستەخۆ بوو ڕاستەخۆی و لە هەم بۆ تەلەڤیزیۆنش بوو هەم جمهوریش دانیشتە بوو لە حەوشەی نادی مۆزەفین فەرمانبەران خەڵکیشی زۆر داوت کراوی تر عایلەیەکی زۆر لێ بووانە کاک جەزا لەگەڵ خوشکێکە بە ناوی فێنک تەرزا پێشکەشکار بوو لەگەڵە کۆمەڵی هونەرمەندی زۆر باش لێ داوت بوون. کاک جەزا دەستپێکی بەرنامەکەی وا بوو بە شعرە داغڵ بوو ڕاستە خۆش کاک جەزاوتی ئەترسم ئەوەندەم بیست لە مۆسیقا خۆشی ڕۆحی بێگانە تۆزێ وەستا تی ئەوەندەم بیست لە مۆسیقا خۆشی ڕۆحی بێگانە سێریش کە سێرم بە سێری ئاسمانی کردم بە خۆران بیری چۆت ئاوەکێ بەشەکەی تری کاکە وەزام هەشت جاری وت
نهاتەوە سەرتایم خەڵکە شەر جۆبیستی ئەوەی تر بوو سەری چێنایە پەنای منتی بیرم چۆتەوەی تریان چێتم بۆ دەڵم لەو بەندە ڕۆحی بێگانە مەزاجی کوردەوەگەچی منش بەحساب هانا بۆ کاگومێ دێنەکە ئەش بەچی بێتەوەتی بۆ دەڵم لەو بەندە سڵاو مێ لێرەوەی کەەوەمان ژێڕایەوەتی ئیخۆ ڕەفیقی نامافیق ئاوایە ئەوە پریان باشە لە منداڵیە کە ئەچوون بۆ جەژنە پیرۆزە ئەوشانە چۆن بوو چۆنە چۆن پێشوازیتان لەیەکرا هەستی ئەو کاتە چۆن بوو وڵی چی پێ بڵم بەخوا من جیاوازیەک نبینم ئێستش چۆنم دی و هەر ئەو ساشار ئاوا ینی ئێستا ئەو منداڵانی دێنەوە بەردەست تۆ ینی دێنەوە داوای جەژنانت لێەکەن لە هەستەکانیان تێگەیت کە لە ڕابردوودا جەنابێت جەژنانت بەهشتێ بێ ئێمە دڵیان خۆشەکەین بەڕاستی چۆن لێمە لە کۆنا دڵمان خۆش کراوە تر بە ئەو کاتە فلس بوو ئێستا بۆ خۆشترین جەژنانە وەرگری ئێستا بۆ پێنجی لەو مشکل ئەو ساڕاستکە چکە وردەکرێ فستێکە وەرگتە خۆ ئێستا پارەی زۆر بیت و جەژنانە هەچەنێمە تۆ تەمەنی تۆ فلس نییە کاکە پەنجایی بوو ئەو بۆ ئەوەنە لە تەمەنەکە ترسن کاگومێت وەڵی کاکجەزا بەڵێ خۆربان لە بەرنامەکانی گا من سێرچی کاکجەزام کردەوە کاگومێت ئەزانم ماشەڵا ئەوە باش ماوەتەوە بەس تەمەنەکەیشی ماشەڵا ئەوەیە ئەم لە ئێمە گەورەترە تقریبا لە هەمومان گەورەترەوەنیە ئێستا وەکو ڕیشسپی بەرنامەکە ئەبێت تەعاملی لەگەڵاکەین کاکجەزاوانی قوربەسەرم چۆن وڵایەترە بێ هەومان مەمنونی بۆ یاغبین بۆ یاغ نەبووە بۆ بابنەوەل دەسێیە ئەمەێن تۆ باشە کاک جەزا خۆ زۆرجار لە نەورۆز و لە بۆنەکان و بە خۆشی و ناخۆشیەوە دەیبینین ماشەڵا بەشداری دەکات و یادیان دەکاتەوە و ینی ئەم نەورۆزەگەر کاک جەزا نەورۆزی نەکردای لە سلێمانیاگە مبالەغە نەبێ نەورۆز ناگرا ئەوی بەدەر لە هەموو شتەکان کاک جەزا بەڕاستی ئەمێ لێرەوە من بە هەموو بینەران و بە هەموو خەڵکی شایەتی ئەو قسەی من کاک جەزا یەکێکە لە هونەرمەندە هەرە خەمخۆرەکانی هونەرمەندان بەڕاستی کەسێکم نەدیوە تا ئێستا بەوێنی ئەم پیاوە نەک ئەمە وەسفی ڕوبەڕوش تۆزێ خۆش نییە بەس کەسم نەدیوە بەوێنی ئەم پیاوە خەمخۆری هونەرمەندان بێ هەم لە نەخۆشی هونەرمەندانەوە هەم بە تەعزیە هونەرمەندانەوە هەم بە چالاکی بۆنەکانەوە هەم بە ئیتر بە هەم لە بە نۆرۆزۆ بیگرێ هەتا بە جەژن و هەموو شتەکانی تر شتی وا زیینوە کاتەوە ئاین بڕوا ناکەم کەسێکە بێ بتوانێت باڵا دەست بێ باشە هاوشانی ئەم پیاوە بێ ئێستا ئەمە گرنگە بۆ نێو هونەرمەندان کاک جەزا کە بەدەمەوە هاتن هەبێت هاوکاریکردنی یەکتر هەبێت ئەگەر بۆ نمونە ئیشێکە چۆنەڵێ کۆنسیەتێکە یەکتر بەشدار بن بۆی هەم تواناکەیان وەگەر بکەن هەمیش سوودەمادیەکەی هەبێ بۆ یەکتر ئەمە باش نییە ئەم کۆنتاکتە هەبێت باشترێت چۆن باشتر نییە ئەڵامی تر ئەم پیاوە درێغی نەکردووە منەزانم بە خۆبەخشە مشتیچ کردووە بۆیە ئەگەر بۆنێ شتێک کەسی چوە باوانکە بۆ یەکێک و من یا هەچکو نەرمەدیش بەڕێزیتر باوانکە ئەویش هەڵبەتە ئەبێ ڕێسکی ئەم بگرێت چۆن ئەم بە خۆبەخشە بێت تۆش هەر بە خۆبەخش بیت لە ئەویش خۆبەخشەکە ئازایەتی چی ئازایەتی ئەم پیاوەیە و من لێرە دەستخۆشی لێکم بەڕاستی منش بەمنون نەویستم ڕێک ئەو باس بکەم ئەگەر ئێستا بزانە چۆن کاگومێت هاتووە هونەرمەندانی تریان بۆ بەرنامەکانی تر من مەمنونیانم هەمیشە من بەتەنیا هیچم بۆ نەکراوەگەر ئەم هەموو هونەرمەندە خۆبەخشە لەگەڵمان نەبوونەیە کەستافێکی خۆبەخشن من ناو لەشکرێک هونەرمەندی میلی خۆبەخش ئەوەنەمان کار کردو مەسەن کاڵی بۆ نەورۆزەکە ئەزانم من ئیشەکەکەمەوە نژێن لەوانی معلومە بەتەنە لە پێناوی ئەم شارەیە لە پێناوی خۆشی خەڵکو و خەڵک بێتاقەتە خەڵک هەمووی مەشاکیری دنیا ینی کەواتە وەک هونەر با بڵێن لایەنە هونەرە میلیەکە ئێوە دەتانەوێت هاوڵاتی و چین و توێژەکان لەو سترێسە دەرونە بیان نەدەرەوە دەرونێکی ئارام بە هەر ئەمەوەیە تۆ ئەو هەموو میدیای هەیە سوور ئەزانە بەیانی موچێت بڵاوی کاتەوە بە خەبەری بەپەلاڵە موچەکەتان نێت کێشەی تێکو دنیای هاوڕێمت بۆ کاک دنیای هاوڕێی گەنجم هاوڕێمانە بۆ لەم کۆمەڵی میلیە بۆ ئالان ڕژ ڕۆحی شاد بێ هاوڕێکی زۆر خۆشەویستمان بە جەژنی پێشوو هاوکارێکی باشمان و وەڵڵاهی باوەڕ بکرد لە خەبەری موچەکە بەیانیەت و نایە هەر بۆ جەڵدەلی هەم بەڕاستی ئیش ئێمە ئەوەیەمانە دڵی خەڵک خۆشبین خەڵک بین ئارام بکەینەوە مەمنونی ئەمانم هەموو جارە پێیانە لەمام چۆن هەموو شتێک خیالی لێکرێ
هوەری سەدەقەی لێکرێت من بێ پێڵم زەکاتی بێ کە ئەمانەیان بەڕاستی بە خۆبەخش لەوانەیە کەناڵێک شوێنێکتر زۆرین پێیان بە پارێکی باشیش ناسن بێگومان ئەم نەورۆزە 15 هونەرمەندی زۆر ناو دەراتەوە بێ یەک کەس دیناری لە کەس بە ڕاستش ئێستا لەنێو قسەکان تا باسی دڵەکەت کرد بزانم ئەو دڵی کە ئەگومێت چۆنە کامیان وەڵا ئەو دڵی کەری کاتی ماهی ئەوەیە کە ئەوە منی خۆش یا هەم وەسفەی کردی تر ئەوە لێم نابێتەوە مۆزوعی خۆڵەبین ئەو با بێنە بۆ پشتی سێ کەسی لە مەزۆکە من و ئەم کاگەبرانی مسەڵەکە ئەوە قوڵە ئەم مەسلەیە قوڵەکەمەوە بۆ دوای گۆرانیەک و گوێمان لە بەرهەمێکی دیکەوێ با گوێمان لە گۆرانێکی دیکەوێ بە دەست سوپەنجەکانی ئەو برا بەرزانە فەرمووی توی نازنینم یارکن شیرینم شگولی گاشی توی بهارشینم توی نازنینم یارکن شیرینم شگولی گاشی توی بهارشینم توی تنیار توی مرهمی برینم توی تنیار توی مرهمی برینم من برین دارم بۆ چاوی گاڵت سوتاوا زارگەم بۆ لێوی یاڵت سوتاوا زارگەم بۆ لێوی یاڵت ومن ببيت جنب قريشانم زوريتوما أغنوري سوانم ومن ببيت جنب قريشانم زوريتوما أغنوري سوانم دل دزي وكجال خومن بدل ماوم دل دزي وكجال خومن بدل ماوم لا تمام دنيا أغرج مواناوم هر وقت دیم بلا دلم داشکنی نموی او جناب تنام دینی هر وقت دیم بلا دلم داشکنی نموی او جناب تنام دینی ئەگەر تۆ نابی من ژیانم ناوێ بێ باڵای بەرزت من هەڵ ناکەم تاوێ ئەگەر تۆ نابی من ژیانم ناوێ بێ باڵای بەرزت من هەڵ ناکەم تاوێ بێ باڵای بەرزت من هەڵ ناکەم تاوێ خۆتۆ خۆت فەرمووت من بێوەفانیم بێوەفاییەکەت بە چاوی خۆم دیم بێوەفاییەکەت بە چاوی خۆم نییە
ئەو سینەی نەرمت چێ لە دڵ جەزباندم دەرمای شەرمت ئەیگەڕە ناڕاندم ئەو سینەی نەرمت چێ لە دڵ جەزباندم دەرمای شەرمت ئەی لە ڕووداڕاندمە هەتا بۆ ژێرگت من گلار بوونەوە نەخوازم بادل چێ زوودا بوونەوە لە باغی ساوە بەوانەی سینە بەنجەم سەرگەڕمی لێم و گۆشینە لە باغی ساوە هات بەوانەی شینە بەنجەم سەرگەڕمی لێم و گۆشینە بەنجەم سەرگەڕمی لێم و گۆشینە ئەی بەخێر بێنەوە وای بەدڵم دەم خۆش بەدڵێ بوو. بەڵام بەدڵم بوو بەڵام کاک دیرمان خەیاڵم لای چی بوو بەس شەیتانی هی بیکە و ڕەحمانی هونی هەمز نیە لە بەنامەکە وەقی خۆمی لەکەم وەرەقەی فڕێن زەمیرم لەوا کردەوە وەرەقەکە بۆ یەقی ئەو بەرنامەی تری ئەزە کاگومێت بەگوێ شەیتان بگەیان بەگوێ ڕەحمان والله ڕەحمانەکە باش شڵاهم کرد حەقی هۆم لێ کردەوە کە من کەواتە کاک دەزا ڕەحمان زاڵ بوو بەسەرتا بەخوا قوربان دوسێ زەرویستم نیوتم وەرەقەی لێ کاگومێت بابینەوە سەر سەخۆشەکانمان بیرم نەچێت کاگومێت کامێری شەکە کامێرە ئیشەکە بەرنامەیە ئەجوان کەن باسی بەرماڵەکە ئەو بەرماڵە چییە؟ وڵام هەزاهە لە کاکزا بوو جێڕامانەوە کوڕێک بەرماڵیە فرۆشت پێ شەش دانیا و بەسەر دەستە ویشتم باو خێرەمان هەبێتم وەرە دانەی بەچەند تی دانی بە 5,000 بۆ چەند دانە پێێتی پێ بێن هەر پێنجی بەرەتی وڵا تۆ زێر لاڵی وتی وڵا هەر هێنجی نافرۆشم تم بۆ تی بە هەر پێنجی فرۆشم بە تۆ دوای خۆم چی بفرۆشم ئێدر دامای فەقیریەوە هەر پێنجی فرۆشم بە تۆی دوای خۆم چی پێنجەکەتان لێ کڕە لێم کڕی لێت کڕی. خێرەمان هەبێت ئەیاد بچی وڵاتی لەو مزگەوتیا دامنا لە مزگەوتی مەگە بەرما بخاتە مزگەوتەوە قڕێگا بەسەر بەرماڵە بۆ خاتە مزگەوتەوە نەگوڵم بەرماڵە جا کاک جەزازانی ئەمە چکلێتەکەمان بیر چوو یعنی ئەو لە سەرەتای بەرنامەکەەوە چکلێتەکە ئەو ساڵەشیان بەرنامێکی جەژنانم هەبوو بەڵێ ئەمەرە بچۆرم لەگەڵەوە چکلێتەکە یا بە میوانەکە گۆرە ئەشی بیخێدەمشتە قسەش بکە و جوابش بەرەوە گۆرەنەوە بەرنامە چکلێتەکە هەڵگرەوە ناسە نابێت پیرۆزە جەژن پیرۆز یەخوا هەمیشە لە جەژن و خۆشییا بن و یا ڕەبی وەکو ئەڵێ هەمیشە هەر شیرینی بخۆن خۆی ئەم چکلێتە چیەگەێنێ لای جەنابە کاگومێدا هات طبعاً کە چکلێت هات بەڕەو ڕوود شیرینی و خۆشەویستی و محیبەتی ئەو کەسەت بە تێڕوانی من وایە بزانم تێڕوانی جەنابێت چۆنە چکلێت شیرینیە کاکەتکە باوچی ناگەڕێ کاکەم بەس ئەم جاریان مشتێکەکەم ئەڵە چکلێت شیرینیە هەمووی مەسای خۆی هەیە قوربانمانە وەکەڵک ڕۆنی شەوریەوەە لە خەوە زەنی لیمۆش ترشی وایە کاگومێت بابچینە لای بەرهەمێکی ڕتمێکی سرعەتتر با بڵێن سەرێ واژ نییە ئەم گوێمان لێ بێت ئامادەن بەڵێ گوێمان لە بەرهەمێکی دیکەی کاگومێت دەبێت و دێنە وڵاتان هەرکەس بدبینێ وەک من دەردەدارە بێیە هەرکەس بدبینێ وەک من دەردەدارە بێیە وێڵواوارەی دەبڕۆ لا دەوشارە بێیە لا دەوشارە بێیە
لە بیر دووەرانە مابم وایە بووی بە مامۆستا زوانێ دەرسێکماندایە دەرسێکماندایە خدا دەیزانێ زوانێ بەناهەکەڵ دێ خدا دەیزانێ زوانێ بەناهەکەڵ دێ بار لەگەڵ من بووی پێم بڵێ ئەوسان لەگەڵ شێ بازاڕت گەرمەکانم دیسان لەسەر لێ دیسان لەسەر لێ لبي ميلك الآخر توابني يا لبي ميلك زواني توابني يا نزوابا يريك سكان خودي بولايا نزوابا يريك سكان خودي بولايا نخودي بولايا هركز بدبيني وق من درد داربي هركز بدبيني وق من درد داربي ويلو عوارد واني لا دب شاربي ويلو عوارد دبرو لا دب شاربي وندو شاربي دەست خۆش بەخێر بێنەوە بەخێر بێنەوە دەستان خۆش بێ دەم خۆش کاگومێت باسی مێژوی ئەم تۆمارکردنی ئەم گۆرانی و وتنی ئەم گۆرانی بۆ کەیەگەڕێتەوە بۆخوای هەڵبەت ئەمە شەر هەڵسوڕێنەری ئەم بەرنمەی کە کردمانۆکو ئێستا هەرکاتیزا خۆی بوو ساڵی چەند پێم وا بێ 92 بوو 92 بوو بەرنمەکە ناوی چەپچێ نێرگز بوو مامۆستا قەراغی دەرهێنەری بەرنمەکە بوو ئەحمەد باشترزانەوە دوو بووانە ئەحمەد من پێشکەشمە کرد نەوە حەوت بوو بوو نەوە حەوت بوو ڕاستەکە بەرنمەکە ناوی چەپچێ نێرگز بوو لە جیانی کە لە پور پێشکەشەوە کاکە دیرمان بەڕاستی من ئێستا کە گۆرانەکەی زۆر دەمی خۆش بێت کاک گوران کە ئەم پێشکەشی کرد زۆر ئەو دڵی بۆ گۆرانی زۆر خۆش بوو لەسەر داواکاری ئەو بۆ ئەم دوانە بەیەکەوە ڕاستە زۆر گرێبەستێکینیان هەیە بەیەکەوە وەڵام من بیرەوەرێکی خۆشم هەیە بوو ویستم بیژێرمەوە بەرنامەیە فرسەتێکی باشە کە زۆر جار لە بەرنامەیە حەمەدەم بڵ من دەرەقەتی نیان بەڕاستی لە بەرنامەیە زۆر قسەم لەسەرەکە لە بەرنامەیەکی بەڵێ لە بەزمی بەزمە ئەوە نیاڵە جەزای ساسەوەیکی کە بەسان بگرەوە بە ئارەزوو چامژسا فرسەتە مادوو ئومێد کاک ئومێدم لە بەردەست ساری ژەبەیەک لەم بکەمەوە ئەم دەرەقەتی کاک ئومێد نیان لە ڕۆژی ئەتیادیە بەڵام ئەڵە زاڵم زەواڵی بۆ بێ پاشە هاڵێ بێ پاکان برادری چێ دوکمانەی نای کاک عادلە
وتی ئومێد سارێکی مۆدێ بەرزی کەڕی بوو زۆر جوان ئەم سارۆک و وەنەوە شەوشت وا بوو تی لە جادەی مەولەوە ڕۆی وتی ئێوارە بوو خەرەباڵغ ئەو عالەمە خۆتان کەس ناتوێت وڵات چوومە بەرنەمی سیارەکە وتم کاک ئومێت عیب ناکە من سیارەم لاداناوی لەو لە گەراجەکە بۆم غەسڵکەی سیارە بۆی ناستم زەتی و عالەمە سیرەکە جاوت ئەوتی دەنگ ماڵە بڕی ئەم ژەوینیە کاکە شەرمێکە سەریدان کاکە عیب زۆر عیوت سیار ئەمانەتە من لە گەراجەکەدان کوشتمی وتی بەخوا لێوارێکی زەحامە ئەوتم الحەمدولله حەقی خۆی بۆ کردنەوە جا عیرفانی وەسام حەمەش کاکە دیمە باوەڕم پێ بکە ڕینکۆ دەکڕم جاروێ $100 پێم بەیانی کە لەگەڵ لێم ئەم بینێنی ئەڵا چی باشە ماڵێ بە قۆرجێن ناوسکرد کەوتە خوارەوەم زانی ساحب مڵکەکەی تو بۆ کرێخانەکە زۆر ناشرین ئەڵێ پیاپی هەر ئەڵمە چی لەگەڵ تۆ بمەرە بۆ تەمسیلیشتم بەیانی کە ئیبینم مامە لە بازار پیاسەکەم خۆی لە بەریایەتی بە جوانتریشەوە ئاگادار پێشم حی بەداوایکەمەوە هەر بەجددی ئێستا ئەم جلانەش بۆ نایی بە سوور و شتانەها بە خەڵک بەرنامی ئێستا نام جوان جوانە ئێستا عیرفان ببینە لە بەرچاو ناتوانێت بەخشێ من ئەی بۆچی وەکو بەرماڵەکە هەموو جلەکانی لێ نەگرین باشە من خۆشحاڵ بووم لەگەڵ جەنابتانە ئەم جەژنەمان لە یەکەم ڕۆژی جەژندا بەڕێ کرد هیوادارم هەمیشە ئەوە گەش و خۆشڕوو وەگەڵێ ژیان بە خۆشی بەڕێکەن ئامانجی ئێمەش لەم بەرنامانە و پێشکەشکردنی ئەم بەرنامان دڵخۆشکردنی هاوڵاتیان چین و توێژەکانی کوردستانە کاگە ئومێد ئێستا گوێمان بەس دە گۆرانی بوو باڵەبان و نەیەکەشمان باپەرهێز نەخێن وانە پۆستەویدارێکی پۆستەویدارەکە ئەوەی جەژن هیچ جەژن جاران خەڵکی سلێمانی بێشتە ئێزانی کە جەژنە ئیلا نەچواتە بەر سینەماکە گوێی لەو پۆستەویدارەیە نەبووە جا ئێستا ڕێک با بگەڕێنەوە بۆ لای سینەماکە وەزگە کاگومێت بیتوانێ لەگە کاکە بابان بەزەر بۆ ئەو پۆستەویدارە جوانە کاکەڵۆ کۆمەڵی پێی جوانی و کۆمەجی ئەمەیان گرتوتە و دەستیان خۆش درێژ تۆ بێ پۆستەویدارێکمان پێش ئاخیری بەرنامەکە بەسەرچاو ئەخیری بەرنامەکە کەواتە با گوێمان لە بەرهەمێکی دیکە بێت لە کۆتایی بەرنامەکەش ئەوەکەنە دیاری بۆ بیسەربینەرەکان فەرموون شردايا لداكي خالوي تو شردايا لداكي خالوي تو قوم كايا بايا عمري سواردايا سايلنو قوم كايا بايا عمري سواردا يا سيلنو بيم آيالين خالو قوايا من بيرم بيم آيالين خالو قوايا من بيرم داكي يسوانينم هاتو يوتايا بيرم داكي يسوانينم هاتو يوتايا بيرم تاكايا تيغزبو بابا انا يا ابنوا تاكايا تيزوانبو بابا انا يا ابنوا بارتي يا ذهبو داش بايا يا ابنوا بارتي يا ذهبو داش بايا رمنوا
ئێستایا کە پیر بووم پێمایاڵێن خاڵۆ ئێستایا کە پیر بووم پێمایاڵێن خاڵۆ بارتیەی دیستە دەگەم نامبایانایە ماڵۆ بارتیەی دیستە دەگەم نامبایان و ماڵۆ پێمایاڵێن خاڵۆ ناخایاڵۆ نوێز منم پێمایاڵێن خاڵۆ ناخایاڵۆ نوێز منم عاشقیەی خایاڵەکەی گۆنایە و گایاردنم عاشقیەی خایاڵەکەی گۆنایە و گامەردنم ئەی دەست خۆش بەخێر بێنەوە دەم خۆش دەم مامۆستا ئومێد ئەم گۆرانیە چەند هونەرمەندێکی کەوتویانێتەوە هەر یەکە و لەسەر ڕێتمی تایبەتی خۆی ئەسلامە گۆرانی مامۆستا برامی قادری خوا لێ خۆش و برامی قادریە بەڵێ پێشتر ئەو وتویەتی یانی بەڵێ بەڵی مامۆستا ناسری ڕەزازی یادی بەخێر لێرە گۆرانی وتۆتەوە شتێکی بۆ زیا کردووە شتێکی بۆ زیاد یان گۆڕانکایی لە گۆرانەکەیە کردووە تۆزێک لە سەربەند و لە بەرزوینی شتێ کردوەوە ینی بە شێوە ڕەسەنیەکەی ئەمە یەکە جەنابان ئەمە مامۆستا برامی قادری وای وتووە دەقی با بڵێن هۆنراوەکە واللهی دەستکاری کراوە نازانم دەستکاری نەکراوە چۆن مامۆستا برامی قادری ئاوا جوۆ لێ بوتێتی نازام هۆنراوەکە هیچ شەیە ڕاشێ هەرمیێمانە دەماوە دەموترەوە خۆشی بێ لەبەرێ و پیاوە بەندی لێ خۆش زۆر بەتوانە بوو زۆر بەتوانە بوو ئەشەی خۆی بێ ڕاستە چکار بەند دوێژیش بەلانە کاریمانەمەی خۆی باشە من زۆر جار لەم بەرنامەان دەڵێم گۆرانی وتن بۆ خۆی پەیامە کە دەیگەێنی بە بەرامبەرەکەت وەکو دەنگەکەت ئەم پەیامەت گەیاندووە بە با بڵێن ڕەگەزی بەرامبەر گیانێتی من ئەو تەمسێش کوردی بۆی ڕاستی بەڵێ گەی بوو خۆی تێگە ئێستا تێگەشتووە بەڵێ بۆمان دەگە کاگورانە بماوە تۆ ئێستا ئەم گۆرانێک کە ئەوترا جاران بەرتیلیانەیە تویانە بردە ماڵە ئێستا بەرتیلی ژای نات بەنە ماڵ وانە چی بکەین دنیا وای لاتوە هیچیان پێ من بەداخم بۆ ئەوەی کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتا گەشت هیوام دەخواست زیاتر لەگەڵ جەنابتانە گفتوگۆ بکەین و ئەو هونەرە جوانش کە هەیە بیگەینین بە بیسەر و بینەرەکانمان کۆتا قسەش چی دەبێت و دواتر گوێمانە شتێکی دیکە دەبێت من هەمیشە خۆم بە خزمەتکاری هەموو خەڵکی کوردستان لە هەر سوارپاسی کوردستان خۆم بە خزمەتکارە زانم چاوی هەموو کوردیشی بە شەرەف ماچەکەم لە هەر شوێنێکی ئەم دنیاە دیسان جەژنە پیرۆزان لێکم دەستخۆشی لە جەناب و لە کاکە جەزای خۆشەویست لەم ستافە بەڕێزە لە برادرانی پشتی کامێرە زۆر سپاس بە هەمولایەک گردنمان ئازاکان عزیێتمانە لەش ساغ بێ جەنابتان هیوادارین شتێکمان کردبێ کە جێی ئەوە بێ خەڵکێک دڵی پێی خۆش بێ و ئیتر کەم تا زۆر ئەومان پێ جەژنانەیە ئەم کاکە دیمان جامنیش سپاسی تۆکەم جوانەکەتان ستافە جوانەکەتان پشتی کامێرە دەنگ هەڵگر کاکە ڕێباز هەموو برادران ئەم گروپی مۆسیقەیە کاکە ئومێدی هاوڕێ دیێرین و خۆشەویستم من سپاسێکم کە لە بەرنامەکە ئامادە بوو سپاسی ستۆری جوانەکەی کاکارزان کامیل کاکارزانی چایەکەم یە خواوەدان بێ لەش ساغ بن نمونەیان زۆر بێ هەر سێ ڕۆژی جۆژن کە ئێمە بە سپاسی زۆرمان هەیە بۆ تاوی ئەو برابەڕێزانە کە لەم بەرنامەیە ئەمانوو بوون لەگەڵمانە لە ئامادەکردن تا کۆتایی کاگومێت تەبان جەنابیشتان کاکجەزا تەبان قسەی هەبوو لەو کاتەیە پێم باش نەبوو بێ بڕم جەنابیشتان نمونێکی جوانی هونەرن تەمەند درێژ بن هەمومان شانازیتان پێوە دەکەن و بوونەتە مامۆستاش بۆ ئەو گەنجانەی کە دەیانەوە بێنێ هونەرەکە لەش ساغ بن بە پۆستە و ئیدارە پۆستە و ئیداری جەژن کە
هەمومان نەگەڕێنێتەوە بۆ جەژن کە پێیانەوە جەژن ئێمە جیلی ئێمە هەتا جۆمان لە مۆسخیانەمەوە قەت هەرگیز دەمەزانێت جەژنە دڵنیان بینەران و بیسەرانیش ئەگەر گوێنە پۆستەویدارەکەی کاکە ئومێد بێ باڵە زۆرەکە با من ماڵاوایی لە بیسەر و بینەرەکان دەکەم و پاشان پۆستەویدارەکە گوێ خۆمانی بۆ ئامادەکەین بەسەر چاو زۆر چاکە هیوادارمێوەش هەمیشە لە جەژن و خۆشی و دڵخۆشی دابن جەژنێکی خۆش بەڕێ بکەن بە دڵخۆشی و دوور بن لە خەم و ناخۆشی خواتان لەگەڵ بێت.